ئەگەر گەنجێک گوێڕاڵی پێغەمبەر بکا صلی الله عليه وسلم جلەکەی تا قولەپی کورد بکاتەوە پێڵێن کۆنەپەرست. بەڵام ئەگەر کچێک تەنورەکەی لەسەر و ئەژنۆیەوە بێ، قۆڵی کورد بێ، سەری ڕوود بێ، گیانی دیار بێ، بەوە ئەڵێن پێشکەوت و خواست. بە مسلمان و نامسلمانەوە هەمووی سەیریەکە، پێی خۆشە، بەڵام ئەوەیان کۆنەپەرستێتەکەیە، ئەمەیان کۆنەپەرستی نییە. چکەمە پێغەمبەر ئەمری پێکردووە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی جلی مسلمان پیاوان دەبێت لە قولەپێ نەچێ بەرەو خوار. ئەگەر بۆ خۆ بە گەورەزانین نەبوو نابێت لە قولەپێ بچێ بەرەو خوار، چونکە لە ئاگرایە ئەگەر چوو. ئەگەر بۆ خۆ بە گەورەزانین بێ ئەوە خوای گەورە هەر سەیری ناکە ئەسڵا. بەڵام ئەمڕۆ ئەگەر جلەکەت بێ بۆ لای خەیاتێکی مسلمان پێی بڵێ ئەو جلەم ئاوا بۆ لێ بکەڵە نەبا بەخۆ لە ناو زانایانە خلاف هەیە لە نێوانەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئاوا بەس ئەو نایکا، دژی سنەتە وەستێتەوە، دوژمنی سنەتە بەڵام بەخۆی نەزانێت. بۆیە ئامۆژگاری ئافرەتەکان بکەن، بەوە ئەڵێن پێشکەوتن بەڵام بەماڵن کۆنەپەرست، بەڵام ئەوە کۆنەپەرستێتیە، چونکە خوا لە قورئانە فەرمێ ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. ئافرەتان ڕوون مەبنەوە وەکو جاهلیەتی یەکەم پێش ئیسلام.